لا هەتەوەرێکەمی بەرنامەی بەیانی باش کورساندا باز لەو فلیمانە دەکەین کە پاڵێراوە بۆ فستیڤاڵی جیهانی و هەروەها بردنەوەی خاڵاتی جیهانی باز لەو فلیمانە دەکەین لە هەمان کاتدا باز لە ئاستی فلیمی کوردی و سینەمای کوردی دەکەین لە چ ئاستێکدا باز لە هۆکاری لایەنەکان دەکەین بۆ ئەم بابەتە بێگومان من وردەکاری ئەم بابەتە لە کاگی دریس عەبدی فلیمساز و هەروەها کاکاوکار ساڵح کە فلیمساز هەردووکیان بەشێکی ڕاستەوخۆ لە سودیۆ ئامادە وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە بەخێر بێن سڵاتان لەبێ کاگی دریس ئەمێ بزانم ئێوە چەند فلیمتان بەرهەم هێناوە لە هەمان کاتدا چەندێکی بەشداری لە فستیڤاڵی جیهانی کردووە بەڵێ من تا ئێستا وەکو خۆم بەتەنها خۆم یەک فیلمم بەرهەم هێناوە بەڵام دوو کورتە فیلمی ترم بە شێوەی کۆدایرکتینگ لەگەڵ دوو کەسی ترە بەرهەم هێناوە و ئاخرین بەرهەممان تاقیگەی ژمارە دووە فیلمێکی بەڵگەییە 16 خولەکیە باو بەشی لەگەڵ هاوڕێی خۆشەویستم ئاوارە عومەر بەرهەممان هێناوە کاری دەرهێنانمان بۆ کردووە کۆمپانیای لامیدیا پرۆدیسەری هاوبەشی فیلمەکەیە و ڕێتاو فیلمیشکاری بڵاوکردنەوەیە کات ئەم فیلمە تقریباً لە هەشتۆمانگی ڕابردووە لە تقریباً 10-12 فستیواڵی گەورە کە بەشێکیان کوالیفای خەڵاتی ئۆسکار و کوالیفای خەڵاتی بافتا بوون بەشداری کردووە یەکێک لەوانە لە 19مین فستیواڵی بیگسکای بەشداری کردووە لە 62هەمین خولی فستیواڵی فیلمی کراکۆڤ لە پۆڵەندا بەشداری کردووە لە 69هەمین خولی فستیواڵی فیلمی مارتۆفسکی لە وڵاتی سربیا بەشداری کردووە و ئێستاش ئەم 26 مانگە لە 29هەمین خولی فستیواڵی فیلمی شفێڵداک لە وڵاتی بریتانیا بەشداری کردووە کە یەکێک لە گرنگترین فستیواڵەکانی دنیاە بۆ فیلمی بەڵگەیی کە کوالیفای خەڵاتی ئۆسکار و خەڵاتی بافتاشە و تا ئێستا لە 3 فستیواڵ بەشداری کردووە کە ئەم 3 فستیواڵە بۆ شۆرت فیلم بۆ کورتە فیلم لە ئاستی دنیا لە باشترینەکانن و هەروە کە ئارزمکردن کوالیفای خەڵاتی ئۆسکارەکە فیلمەکانمان بەداخەوە لەو فستیواڵانەی کە کوالیفای خەڵاتی ئۆسکار بوون تا ئێستا خەڵاتی وەرنەگرتووە بەڵام بەرحاڵ شانسی ئەومان بووە لە فستیواڵی کراکۆ فیلمەکەمان نۆمینەیت بوو بۆ خەڵاتی باشترین فیلمی بەڵگەیی نێونەتەوەیی بەڵام لە هەمان کاتە لە 5مین خولی فستیواڵی سلێمانی باشترین خەڵاتی کورتە فیلمی کوردی وەرگرت لە 11مین خولی فستیواڵی فیلمزی پاکستان دوو خەڵاتی باشترین دەرهێنان و باشترین بەڵگە فیلمی نێونەتەوەی وەرگرت هەروەها لە وڵاتی ئیتالیا لە فستیواڵی سێلبێرتی خەڵاتی باشترین بەڵگە فیلمی نێونەتەوەیی وەرگرتووە و ئێستا جگە لە شفێڵد لە دوو فستیواڵی ترە فستیواڵی قەیسی زیێڕین لە ئەرمەنیا کە یەکێک لە بەناوبانگترین فستیواڵەکانی ناوچەکەیە بۆ کورتە فیلم و هەروە بۆ فیلمی درێژیش و فستیواڵێکی فیلم لە ئیتالیا و هەروەها نردومانە بۆ چەند فستیواڵێکی زۆر گەورەتر لە ڕێگەی کۆمپانیا ڕێتاو فیلم و کاری بڵاوکردنەوەی فیلمەکەیەکە بەڵام مەسەلەن بۆ نمونەیەکێک لەوانە فستیواڵی فیلمی ئیتفایە کە ناو فیلمسازە بەڵگەیەکان وەکو ئۆسکار ناویدێت ئەمەژەی پێکەی کاگی دریس کە بەم جۆرە بەشداری لەم فستیواڵە نێودەوڵەتیانە کردو بە هاوبەشی کارتان کردووە لە بەهاوبەشی لەگەڵ هاوکار و هاوڕێکی ترمان لیلیان ئەمیر ئێمە 4 کەس بوون کە فیلمەکەمان بەرهەمهێنا بەڵام من و ئاوارە عومەر وەکو کۆدایرکتینگ لە فیلمەکە کارمان کرد و بە باجێکتێکی زۆر کەمیش فیلمەکەمان بەرهەمهێنا و فیلمەکە باسی چیرۆکێکی کەسایەتی کاراکترێکی کورد لە بەشی شیکاری زانکۆی پزیشکی سلێمانیە گێڕێتەوە کە ساڵهایە لەگەڵ تەرما سەرکاری هەیە و ڕۆژانەم تەرما ئامادەیە کات و زۆرتر ئەمانەوێت بەرحاڵ ئەگەر بتانەوێت زۆرتر دەتوانین واردی بچینە ناو وردەکاری خودی ئەمە وردەکارەکان کاکاوکار تۆ بۆ ئێمەی بوازیت وردەکارەکانی ئەم فیلمە چۆنایە وڵا فیلمەکە لە وەکو کاگی دریس باسی کرد کۆدایرکتین بوو لە نێوان کاگاوەرە و کاگی دریسا ئێمە وەکو پرۆدەکشن مەنیجەری فیلمەکە کارمان کرد چورێکی کاراکتەرێکی کورد دەگێڕێتەوە کە لە ناو بەشی توێکاری زانکۆی سلێمانیایە ئەم کەسە لەگەڵ تەرمێکە ماوەی چەند ساڵێکە کار لەگەڵ ئەم تەرماکات و ئامادەیەکات بۆ خوێندکارەکان کە خوێندکاری بەشی پزیشکین و ئەم کەسە کەسێک نییە خۆی خاوەنی خوێنەوارێکی بەرز بێ یاخۆت با بڵێن دکتۆر بیا هیچ یەکێک لەمانە ئەم کەسێکی خزمەتگوزارە ئەو شوێنە بەڕێوە ئاباد بەڵام
کارەکەی زۆر پیرۆزە، کارەکەی زۆر گرنگەوە ئەتوانم بڵێم چەندەها دکتۆری لەم وڵاتە پێگەیاندووەوە ئەم تەرمێ ئامادە کردو هەموو ڕۆژێ بۆ بەردەمە خوێندکارانەوە ئەوان دەرسیان لەسەر خوێندو و کاریان لەسەر کردو و دواتر ئەم بردوێتیەوە ناو ئەو مادەی کە بەکارێنن بۆ هەڵگرتنی تەرمەکە و ئامادەکردنی. هەڵبەتە چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە هاوڕێیان بیریان لێ کردو و کە کارمان لەسەر کرد بە گشتی بە پرۆدەکشنێکی زۆر کەمەوە بە هەر ئەو چوار کەسە کە لەناو ئەو شوێنەیە ئەو کارەمان کرد و بە بودجەتێکی زۆر کەمەوە لە هەمووی گرنگتر دروستکردنی فۆرمی کارەکەیە، دروستکردنی شێوازی ئیشکردنەکەیەوە، شێوازی گێڕانەوەیە کە فستیڤالەکان خۆیان ئاماژیان بۆیەوە کە شێوازی گێڕانەوەی ئەم چیرۆکە و بە بەڵگە فیلم زۆر سەرنجڕاکێشە و زۆر جێی تەرکیزە. بۆیە فیلمەکە لەسەر ئاستی نێودوڵەتیە، لەسەر ئاستی فستیڤالە زۆر جیهانیەکانە، پێشوازێکی زۆر باشی لێکرا و بۆتە نمونەیەکی زۆر باش بۆ فیلمی کوردی. بەڵێ کاکی دریس ئێوە ئامادەکاریتان بۆ ئەم فیلمە چۆنای بوو؟ ینی چۆن ئامادەکاریتان بۆ کردووە؟ ئایا ئەو پێدەویست و کەلوپلانی کە لە فیلمێک بێ شۆرت فیلمێک بێ کە پێویستان پێیت یاخو بە ضروریەت جایدێنە کە لە بەردەستان بێت هەموو کاتێک لە بەردەستدا بووە؟ وڵە کاتێک بەرحەڵ فیلمساز کاتێک کە ئێوە فیلمێک بەرهەم بێنێت زۆر جار هەیە من خۆم وا بیرەکەم و نازم لەوانەیە کاکاوکار یا کەسی تر بەو شێوە بیر نەکەنەوە، بەڵام زۆر جار هەیە کە تۆ پێویستە فیلمساز تەنیا پێویستە خۆی بێت، یانە خودی دەرهێنەر لەگەڵ کامێراکەی لەگەڵ مایکێکا کە بتوانێت بەتایبەت بۆ فیلمی بەڵگەیی کە ئێمە ئێستا زۆرتر لێرە قسەی لەسەرەکەین، بەڵام زۆر جاریش پێویستە کە بەرحاڵ کرویەکی باش لەگەڵت بێت، پرۆداکشنێکی باش لەگەڵت بێت. بەڵام ئێمە کە قسەمان کرد پێکەوە ئەم چوار کەسە کە یانە هەڵسەنگاندنمان کرد و بەرحاڵ گەنگەشەیەوەمان کرد کە ئێمە توانین بە ئەم کەلوپەلانەی کە لە بەردەستمانە هی خۆمانە ئەتوانین فیلمەکە بەرهەم بێنین. ئەکرا کەلوپەلی باشترمان لە بەردەست وایە و ئەمانتوانێت کاری باشتیشمان بکردە. مەسەلەن بۆ نمونە ئەمانتوانی ئەسەن فۆرمەتێکی درێژ لە ئەم فیلمە دروست بکەین، چکات چیرۆکە پتانسیێڵی ئەوەی تیاوە ئەو تایبەتمەندی تیاوە کە وەکو فیلمێکی درێژ لەسەری کار بکەین. بەڵام لەبەرەوەی کە ئێمە خۆمان فیلمەکەمان بەرهەمهێنا بە باجێکتێکی کەم و پارەیەوەمان نەبوو کە فیلمی درێژی پێ دروست بکەین و لەلایەکی ترەوە بەرحاڵ و کەلوپەلانەی کە لە بەردەستمان بوو وەکو خۆمان نەمانەتوانی فیلمی درێژی پێ بەرهەمێن وێ ناچاربووین کە بەرحاڵ لە فۆرمەتی کورتە فیلمە لەسەری کار بکەین و بتوانین فیلمەکەمان بەرهەم بهێنین. و گرنگیشە بەرحاڵ ئەوەی کە ئەزمونێکی من خۆم پێشووترەوە فیلمانەی تریشم هەر بە باجێکتێکی زۆر کەم بەرهەمهێنا، بەڵام وەکو ئەم سەرکەوتوو نەبوون بەڕاستی فیلمەکانی ترم و ئەڵبەت بەشێکیشی ئەوە بوو کە خۆم ڕازی نەبووم لێ و نەمنار بم لاولا لە بۆ فستیواڵەکان و پێم وابوو زووە جارەکان بە پێم باش بوو کە بەرحاڵ بە فیلمێکی باشەوە دەربکەوم تاوەی کە فیلمێکە کە ئاستی مامناوەند بێ یا ئاستێکی بەرحاڵ نزمتری بێ، بەڵام بە خۆشحاڵی و بەرحاڵ تاقیگەمان بەرهەم هێنا لەگەڵ هاوڕێیانەوە ئەو تایبەتمەندیانم تیابینی کە بینەری نەدەرەوە فستیواڵەکان ئەم لە باری فۆرمیەوە کاکاوکار ئاماژی پێداوام لە باری ناوەڕۆکیەوە ئێمە ئامانجێکمان بوو کە پێم وابێت تا ڕادێکی زۆر ئامانجەکەمان پێکیوە ئەوی شەوەیە کە بەداخەوە سینەمای کوردی و فیلمی کوردی زۆرتر بە کارەساتەکانەوە ناسراوە. بۆچی ینی؟ لەبەرەوەی کە زۆرتر لەو مەجالا ئیشمان کردووە، مەسەلەن بۆ نمونە هەموو هەوڵی ئێمە هەموو هەوڵی فیلمسازەکانەوە وەکە لە بانفال بە هەڵەبجا بە زۆرێک لەو کارەساتانە لە دەرسیم لە ڕۆژهەڵاتە کە بووە پێن خۆیان بەرجەسە بکەنەوە بچنە ناو فستیواڵەکانەوە کە ئەمە بەشێکی بەرحاڵ هەڵەگەڕێتەوە بۆ خودی جیهانبینی خودی فیلمساز کە ئێوە لەسەر چی کار بکە لەسەر چی کار نەکە هەموو کەسێک ئازادە لەسەر چی فیلم دروست بکە. بەڵام ئێمە لە چەند کاری ڕابردوومانام لەسەر لە دوایین دیدار کە فیلمی کاکاوکارەوە من نووسیومە کاری نووسینم بۆ کردووە و هەم لە تاقیگەی ژمارە دووە کە توانین بڵێن دوو بەرهەمەکە ئێمە لەم ئاخرانە بەرهەممان هێناوە ڕوانگەیەکی ترمان هەیە بنسبەتەوە ئێمە هاتووی لەناو ئەم کارەساتانە لەناو ئەنفالە لەناو هەڵەبجا و لەناو ئەو هەموو قەیرانەی کە لە کوردستانە هەیە چیرۆکایەکمان هەڵبژاردووە یا کاراکترهایەکمان هاودووە بەرجەستەمان کردوتە ناو
فیلمەکانە کە بەرحاڵ دروستە لە قەیران هاتوونەتە دەرەوە بەڵام ئەمانە سەروەریهایەکیشان هەیە و لە مێژووە توانیویانە سەروەریهایە بۆ خۆیان بۆ نەتەوەکی خۆیان تۆمار بکەن و ئەمە ئەو خاڵەیە کە ئێمە هەم لە دوایین دیدارە و هەم لە تاقیگی ژمارە دووە بەرهەممان هێناوە چون ئەو ڕوانگەی کە لە تاقیگی ژمارە دوو هەیە ڕوانگەیەکی زۆر ئینسان دۆستانەیە ڕوانگەیەکە کە هەروە کە کاکاوکار ئاماژی پێدا کاک حەمەد تۆفیق لەوانەیە بەقەی مامۆستایەکی زانکۆ خوێندنی ئاکادمیکی نەبێت بەڵام تێگەیشتنی کاک حەمەد تۆفیق بە نسبەتی ژیان بە نسبەتی مردوو بە نسبەتی ڕزگارکردنی گیانی ئینسانەکان تێگەیشتنێکە کە لەوانەیە زۆرێک لە ئەوانەی وا شەهادەی بەرزیشیان هەیە ئەم تێگەشتنیان نەوێ بە نسبەتی ژیان و ڕوانگەیەکی تا ڕادێک ئەتوانم بڵێم فکری و فەلسەفی هەیە کاک لەوانەیە خۆی نەزانێت بەم شتە بەڵام ئەوە ئێمەین کە بە هەڵم وەکو فیلمساز بەو جیهانبینیە تایبەتێکی خۆمان هەمانە دین ئەم فەلسەفە و ئەم فکرال کە کاک حەمەد تۆفیق بە نسبەتی ژیانی خۆیەوە بە نسبەتی ڕزگارکردنی گیانی ئینسانەکانەتی ئێمە خەریکین بەرجەسەیەکەنەوە نیشانێ دەین بە بینەری دەرەکی خۆشمان نەگەوەی کە بەرحاڵ ئەمە تەنها بۆ بینەری لۆکاڵی و بینەری کورد فیلم دروست بکەین وەختێک کە تۆ بەرحاڵ فیلمیش دروستەکەی ناتوانانی بینەری بۆ دیاری بکەین بە هەڵ فیلمە دروستە بێت و لەوانەیە لە ناوخۆ و لە فستیواڵە جیهانیەکانی جیا حتا لە تەلەڤیزیۆنها لە ڕاگەاندنە جیهانیەکانیش هەڵ لە داهاتووە ئەم فیلمە بڵاو بێتەوە. بەڵێ کاک هاوکار ئەمە سەرنج و تێبینی ئێوە لەسەر ئاستی فیلمی کوردی بزانم ینی بۆچی فیلمی کوردی ئەو فیلمانەی کە بەرهەم دەهێنرێت بەشداری خەڵاتی جیهانی پێناکرێت بۆ منە ئۆسکار و بابەتەکانی دیکە لە کاتێکدا بۆن منە هەندێک فیلمی ئێرانی هەیە بەشداری پێدەکرێت لەم خەڵاتە جیهانیانە یان پێ دوای هاوکارەکەی بۆچی دەگەڕێتەوە نەبوونی بودجەیە نەبوونی هاوکاری تەواوە بۆچی ئیگەڕێنەوە ئێوە لە ڕاستیە باسی فیلمی کوردی بکەین بەگشتی فیلمە کوردیەکان من لە ئێستایا من نەرێنی نیم بەرامبەر بە فیلمی کوردی و بەرامبەر بە دەرێنەری کورد و بەرامبەر بۆ کەسانی کە لە ناو فیلمسازی کووردا کارەکەن لەبەرەوەی کە تۆ بەدەرلەوەی کە فیلمساز هێشتا فیلمسازی کورد دنیای کێشە و گرفتی لە بەردەمایە یعنی کێیە فەندی فیلمسازی کوردەکە ئێمە بجارێکە ئەو پرسیارە بکەین تەماشاکەی ئەگەر لە ڕوانگەی حکومیە و لە ڕوانگەی ئەو شوێنانەی کە معنن بۆی کە فیلمی کوردی بەرهەمبێنن وەزارەتی ڕۆشنبیریان یەکە ڕۆشنبیریەکانە لە ڕاستی حکوومەت خۆی ئێحتیمامێکی گرنگ و با بڵێن زۆری نەیەوە بۆی کە پارەیەکی باش بخاتە بەردەم دەرهێنەرەکان پرۆدیوسەرەکان بەرهەمێنەرانی فیلم بێنە پێشەوە بۆی کە تەشجیعی دەرێنەری کوردکەن فیلمسازی کوردکەن بۆی کە فیلم بەرهەمبێنێت ئەوەی کە فیلمسازێکە فیلمێک بەرهەمێنێت هەتاوەکو ئەگاتە قۆناغی پۆست پرۆدەکشنەوە تای گەێنێتە قۆناغی دروستکردنی کۆتایی فیلمەکە دنیای کێشە و مەشاکیلی بودجەتی بۆ دروستە بێت کێشە و مەشاکیلی تری بۆ دروستە بێت ئەمانە کۆمەڵی کێشن لە هەمانکی تیشاگەر تۆ بیر لە خەڵکی کورد بکەیتەوە بەگشتی یعنی تۆ بەدەرلەوەی کە فیلمسازی کورد بە تەنها خۆی کێشەی ئەوەی مادیەتی هەیە هەتا فیلمێک بەرەمێنێت دوجار خەڵک ناچێت بۆ بینینی فیلمەکەی ینی خەڵک ناچێت سینەماکانەوە پلیتێکی فیلمەکەی بکرێت بۆی کە بتوانێت بەم بلیتە بتوانێت فیلمی داهاتووی بەرهەم بێنێتەوە لە هەمان کاتە تەماشاکەی لەو ئاستەشا تەماشاکەی فیلمسازی کورد فیلمی گەیاندۆتە فیلم فستیڤالە جیهانیەکانەوە واتوانین بڵێن لە ناو کوردستانە ئێمە فیلمسازی باشمان هەیە دەرهێنەری باشمان هەیە بەڵام تۆ جیاوازە لەوەی کە بۆ نمونە وڵاتێکی وەکو هندستان وڵاتێکی وەکو فەڕەنسا و ئەوانە کۆمپانیای زۆر گەورەی پرۆدەکشن و بەرەمێنانی فیلمیان هەیە کە ملەتێکی زۆر هەر هەمووی ئامادەیە هەموو ئێوارەکان بچێت سەیری فیلم کات بلیتەکانی سینەما بکرێتەوە و فیلمساز بتوانێت بەهۆی بەرەمێنانی فیلمەکانی خۆیەوە فەند خەڵک فەندیەکات یان کۆمەڵگاکەی حکوومەتەکەی کۆمپانیا پرۆدەکشنەکان ئەمانە هەمووی هۆکارن کە فیلمسازی کورد فیلمسازێکی فەقیرە یعنی ناتوانێت خۆی فیلمێکی کورد بودجەتی فیلمێکی کورد بەدەست بهێنێت بگاتە ئەوەی کە بودجەتی فیلمی درێژ بەرهەم بێنێت کە ئەوەیش مەسرفاتی زۆری هەیە و باسی لایەنە تەکنیکیەکان بکەین ئەم قۆناغێکی جیاوازترە کامێرەکان و سینەمۆبیلەکان ئەو شتانە بەرهەمێنان گرانەکەوێت لەسەر دەرێنەری کورد ئەمە هۆکارێکی زۆر گرنگە.
بەڵێ کاگی دریس ینی لە هەرێمی کوردستان سینناڕۆی باش هەیە بیرۆکەی باش هەیە بۆ منە فیلمسازی باش هەیە ئاماجاکاریەکان بەپی پێویست ئەنجام بدەن بەڵام وەکو کە خۆشیان کە باسی لێوە دەکەن تاسویری باش نییە ینی بەپی ئەو کوالێتە نیە وەکو فیلمی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی جیهان بێت ینی بۆچی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەم هۆکارە ینی تاسویر و کوالێتی بۆ جۆرە نەبێت لە کاتێکا کە دەبینین فیلمسازی باش و بیرۆکەی باشیش هەیە. بەڵام وا بیر ناکەمەوە کە تەسویری باش نەبێت ئێمە ئێستا بەرحاڵ لە کوردستانی باشوور کەسانێکمان هەیە کە لە بواری سینما دیۆپی بەرحاڵ سینماتۆگرافی خەریکین کارن هەمویان کەسانێکی لێهاتوون بە شێکی زۆریان وە خەریکن بەرحاڵ قزمەتەکەن لەم بوارە من کێشەکە بۆ شتی تر ئەگەڕێنەوە کێشەکە ئەوەیە کە ئێمە بەرحاڵ ئەگەر بین خەسارناسیەکی خودی ئەم سینەمای کوردیە بکەین نەبێت لە زۆر ڕەهەندەوە بچینە ناوێ تەنانەت بۆ خودی ئەم خەسارناسیە بێ بینە دەرەوە لە سینەما بین ناو تماشای کۆمەلگا بکەین تماشای حکوومەت بکەین تماشای خودی کەرتی تایبەت بکەین کە یا تماشای بۆ نمونە پەروەردەمان بکەین بە نسبەتی سینەما یا بە نسبەتی هەموو شتێکەوە کە هەیە بڕوانن ئێمە هیچ کات ناتوانین حکوومەتی کوردی بە نسبەتی حکوومەتێکە 100 ساڵ هەیە ناتوانین قیاسی بکەین سینەماکەش دەخت بەدەر نییە کۆمەلگای ئێمە چەندە جیاوازی هەیە لەگەڵ کۆمەلگایەکی ئامریکا من ناڵم پێی پێشکەوتوو یا ناڵێم مەسەن بە کۆمەلگای ئەوروپایی ناڵم کۆمەلگایەکی پێشکەوتوو بۆ هەڵەوان زۆر لە ئاویان داوە تا گەیشتونەتە ئێرە بەڵام ئێمە سەرڕای هەموو نەهامەتیە سەرڕای هەموو شەڕ و ئاوارەی و دەربەدەریە ئێستا گەشتونەتە ئێرە و بەرحاڵ حکوومەت هەیە و کۆمەلگاش هەیە و فیلمسازیش هەیە بەڵامی تر ئەمە پێم وابێت قیاسێکی معالفارقە کە ئێمە بین لەگەڵ سینەمای هۆلیوود یا لەگەڵ سینمای بۆلیوود هینکەین ئەی بۆ لەگەڵ سینەمای یۆنانا فیلمی کوردی مقایسە ناکەین قیاسی ناکەین ئەی بۆ مەسەلەن بۆ نمونە لەگەڵ سینەمای مەسەلەن وڵاتانی ئەفریقیا ئێمە قیاسی ناکەین گرنگەکە لەوایە کە بەرحاڵ سینەمای کوردی بارودۆخی سینەمای کوردیش وەکو سیاسەتەکەمان وایە وەکو خودی کۆمەلگاکەمان وایە وەلەو لاوە پرسیاری تر زۆر جار هەیە ببورن ئەمە لەوانەیە کەمێک لە پرسیارەکە جەنابەت بڕۆمە دەرەوە بەڵام قسەی دڵی خۆمە ئەمە زۆر جار لە زۆر شوێندانێکی فیلمسازی کورد چی کردووە ئەرەی بە زەحمەت حکوومەت چی کردووە فیلمسازی کورد خودی کۆمەلگای کوردی چی کردووە بۆ فیلمسازی کورد خودی کابرای دەوڵەمەند چی کردووە فیلمسازی کورد چەند دەوڵەمەند هاتوون لە کەرتی سینەما نەگەوەی کە پارە بدەن بە منی فیلمساز بڵێن فیلم دروست بکەم چەندە وەزارەتی پەروەردە لەسەر سینەما کاری کردووە لە قوتابخانەکانە ئەمانە گرنگن بۆ ئەوەی کە ئێمەش وەکو وڵاتانی تر لە کان بین لە ئۆسکار بین ئەمە شتێکی بناڕەتیە یانە ئەوە نییە تەنها ئەرکی فیلمساز بێت کە بتوانێت ئەو فیلمانەی کە بەشێکی زۆر لە فستیواڵە گەورەکان لۆبیگەریان بۆ بکرێت لەلایەن کۆمپانیایەکی زەبەلاحەوە ئێستا منی فیلمسازی کورد کە لە فستیواڵێکی جیهانی بەشدایمە لە زۆرێک لەو فستیواڵانە کە هەمویان فستیواڵایەکی باشن بەشداریمان کردووە فیلمەکان پرۆداکشنی کوردستانی ڕۆژهەڵات و باشوورە بەڵام بەناوی ئێران و عێراقەوە چێت بۆچی ینی بۆچی گەڕێنەوە حەسێبمان یانە وەکو وڵاتێکی سربەخۆ نادناسن ئەنە تو هێشتا لە چوارچێوەی عێراق و ئێران و تورکیە و سووریا خەریکن پێناسەتەکەن دەی وەختارێکە تۆ بەم فەرزکەین بەسەلەم شارامی علیدی بە سرتە لەگەڵبا لە کەن بوو خەڵاتی ڕوانگەی فستیواڵی کەنی هێنا بەڵام فیلمەکەی بەناو کیۆ چوو بەناو کوردستانەوە نەچوو فیلمەکەی بەناوی عێراقەوە لە کەنابوو یا بەهمەنی قوبادی کە لە فیلمەکانی لە گۆڵدۆن گلۆپ و نازام لە فستیواڵی کەن و لە بەشێکی زۆر لە فستیواڵە گەورەکانە نمایشەکرێت بە ناوی ئێرانەوە نمایشەکرێت خۆ بە ناوی کوردستانەوە نمایش ناکرێت ئەمانە هەر لە یۆ بیرە ئەمە کێشەی بنەڕەتیە کە هەڵەگەڕێتەوە بۆ خودی دۆخی ئێمەی کورد لە باری سیاسیەوە لە باری کۆمەڵایەتیەوە لە باری کولتوریەوە و نابێت ئەم بارە قورسا بخینە سەرشانی فیلمساز و فیلمساز تەنها خۆی بدا لەم ئاوە ئەم سینەمای کوردیە بپەڕێنێتەوە سینەمای کوردی بەو دیپلۆماتە بەو نوێنەری حکوومەتی هەرێما کە لە وڵاتێک دانیشتووە کە بەڕاستی ئێمە لێرە پێویستە سپاسی کاک زیادڕەوە بکەین نوێنەری حکوومەتی هەرێم لە پۆڵەندا کە من هەر چاوەڕێم نەیە کە نیسانێکی سیاسی ئەوە بێ بەدەم هونەرمەندەوە و خۆی لەوێت چووە بە دوواداچوونی بۆ ئەوە کردووە فیلمەیەمەکەی نمایشەکرێت کەی نمایش ناکرێت کێمانە ڕوات لەوێ
متەرجمی داناوە بۆ ئاوارە پێشوازیەکی گەرمی لێ کردووە و بەرحاڵ لە ئێڤنتەکانێک کە خودی ئاوارە لەوێ حزوری بووە بەشداری کردووە لە هەموو ئێڤنتەکانە بەشداری کردووە بۆ نمایشەکان کوردەکانی کۆ کردوێتەوە کە بچێتەوە ئەمانە گرنگە هەمومان ئەگەر وەک کاک زیاد بین یا کاک زیادەکان بین ئەتوانین ئەم سینەمای کوردیە پێش بخەین ئیتر ئەم جارە ئەتوانین بین ڕەخنە بگرین کە ئیدریس باش کار ناکات هاوکار باش کار ناکات کاک هەڵگۆر نازانم ئەم کێشەی هەیە هونەر سەلیم ناتوانێت فیلم دروستکایە ئەو کاتێ ئەتوانین بین ڕەخنە بگرین بەڵام ئێستا ئێمە خۆمان هیچ ناکەین و دانیشتوین هەموو بارتەقایەکە و هەموو بارگرانەکەمان خۆ سەرشانێکی فیلمساز بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئیدریس عەبدی فیلمساز لەگەڵ کاک هاوکار ساڵح فیلمساز سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان سپاس بۆ تۆش. تۆڕی